شارێک لە نێوان خاپڕکردن و ئومێدی بژانەوەدا ناونیشانی دیداری سەی سادقە. پاش 36 ساڵش تا شارەکە ئاوڕی پێویستی لێ نەدراوەتەوە. قایمقامی سەی سادق دەڵێت پێویستە حکوومەتی عێراق پابەند بکرێت بە قەرەبووکردنەوەی خەڵکی شارەکە. لەم یادەدا بە پێویستی ئەزانین و بە بیریان دێنینەوە کە لە ڕاستیە ئەو تاوانانی کە بەرامبەر خەڵکی کوردستان و ئەم شارەی ئێمە بە تایبەتی کراوە تاوانی دەوڵەتە، دەوڵەت بەرامبەر خەڵکەکەی کردووە. بۆیە لە ڕاستیە جۆرێک لە پابەندی ئەکەوێتە سەر حکوومەتی ئێستای عێراقیش کە پێویستە بە فعلی ئاوڕی لەم شارە و هاوشێوەی ئەم شارانەی ئێمە بدرێتەوە لە دابینکردنی بودجەی پێویست یاخود بودجەیەکی تایبەت بە مەبەستی قەرەبووکردنەوە و ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی ڕابردوو کە کراوە. لە دیدارەکەدا چەندین توێژینەوەی زانستی لەسەر جینۆسایدی خەڵکی قەزاکە خرایە ڕوو لەلایەن شارەزایانەوە باز لە لێکۆتەکانی خاپڕکردنی قەزاکە کرایەوە و لە ڕێگەی یاداشتێکەوە ڕاستپەردەکانی دیدارەکە ئاڕاستی حکوومەتی عێراق وەرێمی کوردستان دەکرێت. وەکو کۆلێجی پەردەی زانست مرۆڤایەتیەکانی سەی سادق باوکاری قایمقامێت ئەم ساڵ بە پێویستمانزانی ڕوانگەیەکی زانستی بەم دیدارە بدەین و لە چوارچێوی دیدارێکی زانستیدا لە ڕێگەی پێشکەشکردنی پانێڵێک و کە چەند بابەتی زانستی لەلایەن مامۆستایانی زانکۆ لە خۆ دەگرێت سەبارەت بە جینۆساید ئێمە ئەو وەرگە لە ئەستۆ بگرین و خۆشبەختانە ئەمڕۆ ئەنجامی بدەین. بێگومان ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی سەی سادق بتوانین ئەم دیدارە جێگیر بکەین، ساڵانە حکوومەت ئاگادار بکەینەوە لە ڕێگەی پرۆپۆزەڵ و پێشنیازەوە ئێمە بتوانین بایەخ بە لایەنە جیاوازەکانی ئەم شارە بدەین. لە ساڵی 1982 ڕاپەڕینی سەی سادق کراوە، لە ساڵی 1970 لە هەردووکیان شەهید و بریندار هەبووە، ڕژەم تەقەی لە خەڵک کردەوە، خەڵکی کوشتووە، خەڵکی زیندانی کردووە. هەمووشمان دەزانی 2000 لە ساڵی 1970 تەواوی شاری سەی سادقی خاپڕ کردووە. ئەم شارە بە مانای کەلیمە قوربانی دەربووە و شارێکی ستراتیژە بە هەر سێکتەرێک تۆ بیری لێکردو حەقا حکوومەت ئاوەڕێی لێباتەوە و فەرامۆشی نەکات و خزمەتیکە، بەڵام بە هەموو ئەم قوربانی و مێژوو و ستراتیژیەکە هێتی بە قورساییەوە حکوومەت فەرامۆشی کردو و هیچی بۆ نەکردووە. لە ساڵی 1970 ڕژەمی بەعەس سەی سادقی بە تەواوی خاپۆر کرد و خانوو و قوتابخانە و نەخۆشخانە و باخچە و شوێنە گشتەکانی تەخت کرد. ساڵێک پێش خاپۆرکردنەکەش بە پێی ئامارەکان ژماری دانیشتوانی سەی سادق زیاتر لە 26,000 کەس بووە کە ناچار بەڕاگواسن کران. ئەمە جگە لەوەی چەندین جاری دیکە ڕژەمی بەعەس ئەو شارەی وێران کردووە وڵاتیانی ڕاگواستووە، لەواناش ساڵەکانی 1970 و 1991. سامان فەتاح، کەناڵی یاسمانی پەیام، سەی سادق.